سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی پێنجشەمە. سەرەتاش سەردێڕی چەند هەوە. هەڵمەتی پاراستنی ژینگە لەلایەن هاوڵاتیانی شاریبانە. هەڕەشە و دەست بەسەرکردنی کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیان لە پارێزگای ئیلام. بەردەوامی شەڕی نێوان گەریلاکانی پەکەکە وەرتەشی تورکیا. خراپی دۆخی بەندکراوێکی سیاسی لە زیندانی قزل حەسار. لە ناوبردنی ژینگەی کوردستان لەلایەن کەسانی هەڵپەرست. بە پێی راپۆرتەکان دارستانەکانی ناوچەی جەلالوەندی پارێزگای کرماشان لەلایەن کەسانی بەرژەوەندی خوازی کە گوایە سەر بە ڕژێمی کۆماری ئیسلامین دەبڕێنەوە و ژینگەی ناوچەکان لە ناو بردووە. بە پێی ئامارە فەرمیەکان لە 70 ساڵی ڕابردوودا بەلانی کەم 7 ملیۆن دۆنمی دارستانەکانی کوردستان لەلایەن حکومەتە و دەسەڵاتدارەکان و هەروەها کەسانی قازانج خواز و هەڵپەرستەوە لە ناوچوون و بە تەنیا 50 ملیۆن دۆنم لە دارستانەکانی کوردستان ماوەتەوە. جێگەی ئاماژەیە لە ساڵانی ڕابردوودا ئەنجومەن و ڕێکخراوەکانی ژینگەی لە کوردستان سەرەڕای هەموو هەوڵەکانی ڕژێم بۆ ڕێگریکردن لە چالاکیە ژینگەیەکانیان بەردەوامن لە وریاکردنەوەی خەڵک و هەروەها پاراستنی ژینگەی کوردستان. هەڵمەتی پاراستنی ژینگە لەلایەن هاوڵاتیانی شاریبانە. بە پێی وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتووە. ئەندامانی ڕێکخراوی پاژین لە هەڵمەتێکدا خوازیاری پاراستنی ژینگە لەلایەن هاوڵاتیانەوە بوون. ئەندامانی ئەو ڕێکخراوە لە ڕۆژی سێزدە بەدەر بە بڵاوکردنەوەی کیسەی پلاسیک داوایان لە هاوڵاتیان کرد کە زبڵ و پاشماوەکانیان لە سروشدا جێ نەهێڵن و ژینگەی کوردستان بپارێزن. درێژەی بەڕێوەچوونی مەراسمەکانی نەورۆز لە کوردستان. ڕۆژی چوارشەمە سیانزەی خاکەلێوە خەڵکی ئازادی خواز لە بیجاڕ و پاوە ئاگری نەورۆزیان داگیرساند و بە شای و خۆشی بەرەو پیری ساڵی نوێی هەتاوی چوون. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتووە ژنان و پیاوانی ئازادی خواز لە گوندی بەڕەوشاوی بیجاڕ و نیسانەی پاوە بە جلوبەرگی ڕەنگاو ڕەنگی کوردی بایەخی سووریان بەدەستەوە گرتووە و بە دەوری ئاگری سەرکەوتندا دروشمی ژن ژیان ئازادیان وتوەتەوە. جێگای ئاماژەیە لە ڕۆژانی ڕابردوودا بەم بەستی ڕێگری و زەوتکردنی مەراسمەکانی نەورۆز لە کوردستان گوشارێکی زۆری بۆ سەر هاوڵاتیان و هەروەها چالاکانی مەدەنی هێناوە. بەڵام سەرەڕای هەموو گوشارەکانی ڕژێم خەڵکی ئازادی خواز بەهۆی هاتنی نەورۆز و بەهار بەردەوامن لە شای و هەڵپەڕکێ. هەڕەشە و دەست بەسەرکردنی کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیان لە پارێزگای ئیلام. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ پاش بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە چەند ناوچەی پارێزگای ئیلام دەیان هاوڵاتی لەلایەن ناوەندە ئەمنیەکانی ئەو شارەوە بانگێشت و هەڕەشیان لێکراوە و هەروەها هاوڵاتیەکی دیکەش دەست بەسەر کراوە. هاوڵاتیەک بەناسناوی فەرزاد عەبدی خەڵکی گوندی پاڵا پاش بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە شاری دێلۆران لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە بە توند و تیژی و دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانێ و ناوەندە کراوە. هەروەها دەیان هاوڵاتی دیکە بەهۆی بەشداریکردنیان لە مەراسمەکانی نەورۆزی دەڕەشار لەلایەن ئیدارەی اطلاعاتی و شارەوە بانگێشت لە پرسینەوە و هەڕەشیان لێکراوە. بەرزڕاگرتنی یادی سارینا سەعادی لەلایەن بنەماڵەکەیەوە. ڕۆژی چوارشەمە سیانزەی خاکەلەوەی 1404 هەتاوی بنەماڵەی سارینا سەعادی لە گیان بەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی لە هەڵمەتێکدا یادیە و ئازیزە و گیان بەختکردوانی دیکەی شۆڕشی ژینیان بەرزڕاگرت. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتووە بنەماڵەی و گیان بەختکردووە بەدەستەوە گرتنی وێنەی ڕۆڵەکەیان لە پەیامێکدا ساڵی نوێیان لە هەموو بنەماڵی گیان بەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی و هەموو گیان بەختکردوانی دیکەی بزوتنەوەی ئازادی لە کوردستان پیرۆز کرد و یادیە و قارەمانەیان بەرزڕاگرت. سارینا سەعادی ڕۆژی 4 خەزەڵوەری 1401 هەتاوی لە هێرشێکی هێزەکانی سەرکوتی ڕژێمی کۆماری ئیسلامیدا بریندار و پاش ڕۆژێک ڕاگیرانی لە نەخۆشخانەی تەوحیدی شاری سنە گیانی بەخت کرد. مانگرتنی دایکی شەڕوانانی دەست بە سەرکراوی شەنگال. ڕۆژی چوارشەمە سیانزەی خاکەلەوەی 1404 هەتاوی دایکی شەڕوانانی بریندار و دەست بە سەرکراو لەلایەن هێزەکانی عێراقەوە لە بەردەم دەرگای چوونە ژوورەوەی ناوەندی ئاسایشی هێزە نظامیەکانی عێراق کۆبوونەوە و مانیان کرد.
بەپێی راپۆرتەکان ڕۆژی دووشەمە 28 ڕەشەمەی 1430 هەتاوی کۆمەڵێک لە شەڕوانانی یەکینەکانی پاراستنی شنگال کەوتنە بۆ سەی هێزەکانی ڕژێمی عێراقە و بەهۆیەوە ژمارێک لە شەڕوانان بریندار و دەست بەسەر کران. دایکی برینداران و دەست بەسەرکراوان دژ بە دەست بەسەرکردنی ڕۆڵەکانیان بەوتنەوەی دروشم و هەروەها بە دەستەوەگرتنی پلاکاردی هیچ کات بەرامبەر ستەم بێدەنگ نابین تا کاتی ئازادی ڕۆڵەکانمان بەردەوامی لە چالاکیەکانمان لە بەردەم ئاسایشی هێزەکانی ڕژێمی عێراقمانیان گرت و جەخستیان لەسەر ئەوە کردەوە تا کاتی ڕوونبوونی چارەنووسی منداڵەکانیان هەروەها ئازادیان بەردەوام ئەبن لەمانگرتن. جێگای ئاماژەی ڕژێمی عێراق سەرەڕای داخوازی ڕێکخرا و ناوەندەکانی مافی مرۆڤ بۆ ئازادکردنی دەست بەسەرکراوان هێشتا و کەسانەی ئازاد نەکردووە. بەردەوامی شەڕی نێوان گەریلاکانی پەکەکە و ئەرتەشی تورکیا ڕۆژی چوارشەمە 13 خاکەلێوەی 1404 هەتاوی لە گوندی بلاڤە کۆن لە بناری شاخەکانی مەتینا شەڕێکی قورس لە نێوان گەریلاکانی پەکەکە و ئەرتەشی تورکیا ڕوویدا. بە پێی زانیاریەکان سەرەڕای بەڕێوەچوونی پرۆسەی ئاشتی لەلایەن پەکەکە و دەوڵەتی تورکیا و هەروەها ڕاگەاندنی ئەگەربەستێکی یەکلایەنە لەلایەن پەکەکەوە کاتژمێر 10 دوای نیوەڕۆ لە ناوچەی بلاڤە کۆنی قەزای ئامێدی و لە بناری شاخەکانی مەتینا شەڕێکی قورس لە نێوان ئەو دوو هێزە ڕوویداوە و زیانێکی زۆر بەرناوچەکە کەوتووە و هێشتاش بەردەوامە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خراپی دۆخی بەندکراوێکی سیاسی لە زیندانی قزل حەسار. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەبولحەسەن منتەزر بەندکراوی سیاسی مەحکوم بە ئێعدام بەهۆی خراپی دۆخی تەندروستی ڕەوانەی نەخۆشخانە کراوە. ئەو بەندکراوە سیاسی تەمەنی 65 ساڵە بەهۆی دەربڕینی ناڕەزایەتی دژ بە خراپی دۆخی خواردن لەو زیندانە لەلایەن هێزەکانی بەندینخانەوە بە تونند و تیژی و لێدانەوە ڕەوانی ژووری تاکە کەسی کراوە و هەروەها لە دۆخێکی خراپدا ڕاگیراوە. ناوبراو بەهۆی خراپی دۆخی تەندروستی و توشبوونی بە نەخۆشیەکانی دڵ و زەختی خوێن پاشماوەیەکی ڕاگرتنی لە ژووری تاکە کەسی ڕەوانەی نەخۆشخانە کراوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.